باشترین داچی سەرزەمین ڕۆژەڵات بەو ڕاستەیەوە دەست کردە ئێمە نابین بە دووڵات بەو ڕاستەیەوە دەست کردە ئێمە نابین بە دووڵات ئێمە نابین بە دووڵات. یاخوا بەخێر بێتەوە. زۆر زۆر جوانە، زۆر زۆر بەسۆزە، وەکو هەموو بەرهەمەکانی ترت. بەڕاستی دڵخۆشم پێی بەبێ کوردەڵێ ڕووپەرمایی، بەبێ ڕووپەرمایی هەموو ئەوانەی کە تاوەکو ئێستا بۆ ئەم نیشتیمانە نووسیومە لەلایەک ئەمە بەدەنگە بە سۆزەکەی تۆ لەلایەک. لەبەرەوە هەرچەندە زۆر شتە وتووە بۆ ڕۆژهەڵات، قسەت زۆر کردووە، هونەرت زۆر پێشکەش کردوون، بەڵام پێم وایە لە دوای ئەم گۆرانیە حەقە قسەی تریشیان بۆ بکەی. لەبەرەوە لە شاشەکەی ڕووداوە چی بە خەڵکی ڕۆژهەڵات هەڵەی لەم ڕاپۆرتەی ڕووداوە بە هەردووکمانە قسەیان بۆ بکەین. من حتمما منەوەی کە هەمیشە بۆ من کوردستان هەر کوردستان بۆ بەڕاستی چ ڕۆژهەڵات بێ، چ باکوور بێ، چ باشوور بێ، چ ڕۆژ ئاوا بێ، بەڵام تایبەتمەندی ڕۆژهەڵات بۆ من دایشێکی ترەوە من بەڕاستی، چونکە کە چوومەتە ئەوێ بە تایبەت لە شاری مەهاباد ئەو مەحیبەتی ئەو خەڵقی لەوێ دیومە، ئەو خۆشەویستی کە لەوێ دیومە وە لە سەرجەمی شارەکانی کوردستانە کە هەر کاتێک کۆنسێرتێکەکەم کە ئەو گوێگرانی کە دێنە ئەوێ و هەمووی خەڵقی ڕۆژهەڵاتن و زیاتر گوێ لە منەگرن، من هەمیشە لە دڵمان لە دڵی منان ئەوان بەڕاستی خۆشەویستن. جا ئەم گۆرانیە هەروەکو خانی چۆن بۆ مەموزینی کرد بە بیان و بۆ شەرحی دڵی خۆی، ئەمە تەنها بۆ کۆڕۆنیە بەڕاستی، ئەمە خۆشەویستیە کە گەلی کورد لە هەر جێگایەک بێ ئەبێ هەمیشە یەکتری خۆش بێ، یەکگرتوو بێ. جا ئەم پەیامە هەمیشە لای من ئەوەیە کە چ هونەرمەندان، چ با بڵێن نووسەران، خوێندەواران، کەسانی ڕۆژهەڵات بەگشتی کە دێنە ئێرە و شاری خۆیانە و وڵاتی خۆیانە و ماڵی خۆیانە، وەک چۆن ئێمە کە چوینەتە ئەوێ وەختی خۆی کە چوومەتە ئەوێ گۆرانیم بۆ کۆچوت ئەڵێ نیشتیمانی خۆمایی پێوە مەڵێن ئاوارەیە بە هیچ جۆرێک بۆ نمونەکە تۆ بە ناو نیشتیمانی خۆتا تێئەپەڕیت و ئەگەیتە ناو نیشتیمانی خۆت، جا چ باکوور بێ، چ باشوور بێ، چ ڕۆژهەڵات بێ، چ ڕۆژئاوا بێ، ئەمە نیشتیمانی خۆمە و ماڵی خۆمە بەڕاستی. ئەمەش پەیامێکی گەورەیە کە من خۆم بە گۆرانی بێژی هەر چوار پارچەی کوردستان نەزانم، خۆم بە گۆرانی بێژێکی نیشتیمان نەزانم، خۆم بە گۆرانی بێژی گەلی کورد دەزانم. بۆ من هەر هەموو شوێنێک شاری منە، وڵاتی منە، جێگای منە، جێگای دایکی منە. سرم بەردەبازی ڕێە و دڵم بۆ ئێوە مافورە، ئەو سنوورەی کە ئێوێ لە یەکمانکە هەر لە لای دژمن سنوورە، کە ئەوە بۆتە کۆتایی با بڵێن گۆرانێکە. ڕاستێکی من کاتێک کە شعرەکەی تۆم هاتە بەردەست و بۆ شێوازە خۆی ئاوازی لەگەڵ خۆیان هێنا بوو. جا ئەو کاتانی کە تەنیا ئەبووم و هاتمە سەرەوە بە تەنیا ئاوازەکەمدا ئەنا و مۆسیقام بۆ کرد، ئەگەر سەیری مۆسیقاکەی کە مۆسیقاکەی پێک هاتۆ لە کۆمەڵێ شت بەڕاستی، ینی تەنها ئێستا با بڵێن ئەگەر لێ بدەین تراک گوێی لێ بگرین، ئەمانە هەمووی کۆردا نووسراوەتەوە، هەمووی لێ دراوە. ینی ئەمە بەشێکە، ئەمە بەشێکی دوو هەماکە میدون، ئەمە هەمووی بەم ئامێرە
تۆمار کراوە. ئەمە با بڵێن هەمووی وەکو لای من هەمووی قسەی خەڵقە، قسەی میلەتە، قسەی نەتەوەیە کە شتێک دروستەکە هەموو بە یەک دەست سوێتە. جوانەکان لەوەیە کە بۆ نمونە مۆسیقا کە ئەیبینی هەر مۆسیقا و دەوری خۆی ئەبێنێ. من ئەزانی بە چ شتێکی سەرسام بووم، دوو شعری جیاوازمە میکس کردووە بەبێ ئەوەی یەکەتی بابەت، بەبێ ئەوەی وەحدەی مۆزوع هیچ دەستکاری بکەی. بۆ نمونە مەقامەکەت هێناوە هیچ شعرێکی ترە، بەڵام ڕێک میکست کردوتەوە لە ڕووی واتاوە هەمان تێک هەڵکێشت کردووە. هەمیشت ئەو تەجروبانم زۆر زۆرە، چونکە من حساب کە 44 ساڵە من لە هونەرە ئیشەکەم. هەمیشە کاتێک کە سەیری شعرێک ئەەکەم ئەزانم دراما شعرەکە چۆن دروستکەم، هەروەکو چۆن وەکو نەیکون کوونە جەرگم تۆ ئەبێ هەمووی دیوانی وەفایی بخوێنیت ئەوجا شعرەکەت دەسەکەی، چونکە هەری دێڕە و لە جێگایەک و لە لاپەڕێک هێنامەوە درامای شعرەکەم دروست کردووەتەوە. ئەم شعرەی تۆش هەروە کە تۆ دەست دوڵا کردم کە من درامایەکی بۆ بنووسمەوە کە دراماکە درامای کۆڕەوە هەمووی بەلە و بەڕاستیش ینی ئەوەی کە لە سەرەتای شعرەکەەوە حسابم بۆ کردووە چەند کۆپلە بێ، کۆپلەی یەکەم و کۆپلەی دوو هەموو کۆپلەی سێ هەموو بە مقام کۆتایی بێ پێبێنم. تەنها و تەنها ئەوەیە کە ئێمە ئەم سنوورە دەستکردانەی کە هەووە کە مامەساهێ من ژەڵێ ئەو بستۆکەی دوژمن ناوە سنوور بەڕاستی ئەمە تۆ ئەچیتە ناوچەی شارباژێر زۆر لە دێهاتەکان ئێوارانە بۆ ناخواردنە چنە ڕۆژهەڵات ئەچنە بەری ئەو بەر ئاوێک ئەچنە ئەو بەر لێ دائنیشن و میوانداری ئەکەن و لەوێ شەوی ژەگەڕێنەوە. ئەمە هەر ئەو بستۆکەیە کە دوژمن ناوێ ناوە سنوورە، هەر ئەوەیە کە بۆ نمونە کە ئێوە شەرحتان کردو لە شعرەکەتانە بەڕاستی. جارێکی تر بەڕاستی دەستە خۆش بە منیش زۆر لام جوانە، زۆر پێی دڵخۆشەم وە هەندێک جار هەندێک کەسانی نامەسئول، هەندێک قەڵەمی نابەرپرس و تیژ ئەبینم کە لە باشوورەوە دڵی ڕۆژهەڵاتیەکان عەزێتات، پێی بریندارە بم و ئەمەی تۆ هیوادارم ئەمە ئەم موزیک و نۆتە و ئاوازە جوانت بە نەغمە نەرمە بەرز و جوانەکەت هیوادارم ساڕێژێک بێ، هیوادارم وەکو مامۆستاهێ منەڵێ هەتوانێک بێت بۆ دڵی ڕۆژهەڵاتیەکان. جارێکی تر چاوەکانە ماچەکەم و دەستە خۆش بێت. من زۆر زۆر لێی ڕازیم وەکو خۆم. دەستی تۆش خۆش بێ. هەمیشە ئاوازی جوان لە هەوێنی شعری جوان و دروست ئەبێ بەڕاستی. دڵخۆشیشم کە ئێمە لە ڕووداوەوە ئەم چریکە جوانی تۆ ئین بە گوێی خەڵکە بۆ یەکەم جار ئەبێ بە مارشێک بۆ کۆڕە و هیوام وایە ئیشەڵڵا بێتە کارێکی جوان. جارێکی ترمان دوو نەبێت. دەست خۆش. کە هەڵەبجە شەهید کرا سنە شیر بوو سەقز هەتوانی ئیبرین بوو، کە هەڵەبجە شەهید کرا سنە شیر بوو سەقز هەتوانی